چاوەڕوانەکان کۆتایی هات. ڕاوچەکانی ماسی دوای کۆتایی هاتنی وەرزی قەدەغەکردنی ڕاوە ماسی بۆ ماوەی 3 مانگ گەڕانەوە سەر کارەکەیان. دەچینە دەریاچەی دەربەندیخان و لەگەڵ ڕاوچەکان دیمەنی ڕاو و شێوازی کارکردنی ئەوان دەخەینە ڕوو. لە کاتژمێرەکانی کۆتایی ڕۆژداین. خۆر لە ئاوابووندایە. ڕاوچەکان لە ناو دەریاچەکەن، تۆڕەکان بەپانی دەریاچەکە ڕادەخەن بۆ گرتنی ماسی. ئێستا ناوەڕاستی دەریاچە دەربەندیخانەین کاتی بەغری و کاتی تۆڕەکانەوەی ساتەوە و بەیانی تقریبان نزیک ساعت 4 دوای نوێژی بەیانی 4 سەر تۆڕەکانەوە. ڕاوچەکان دەگەڕێنەوە ماڵەوە. سبەینێ پێش خۆرکەوتن دێنەوە بۆ دەریاچەکە. بەڵام ئێمە بۆ تەواوکردنی کارەکەمان لە نزیک دەریاچەکە شەو ماینەوە. کات بەرەبەیانە و تیشکی خۆر هێشتا زەوی ڕووناک نەکردوێتەوە. وادەی هەڵگرتنەوەی تۆڕەکانە و ئێمەش بە دەنگی شەپۆلی ئاوی دەریاچەکە و بەلەمی ڕاوچەکان بەخەبەر هاتینەوە. لەگەڵ چەند ڕاوچیەک بەڕێدەکەوین بۆ قوڵایی دەریاچەکە. ئیتر وەختی هەڵگرتنەوەی ماسیە. ئەم بەحرەکە تر لە سەرەتایەوە کە بکرێتەوە ئینشەڵا بۆی ماسی گەورەوە ڕای ماسی گەورەیەکی ماسی وردی ڕای ماسی گەورەی ورد ناکەین ورد ناکەین لەبەرەوەی ماسیێنەکان لە دەرەوەی تێن و لە عێراق و لەریم کوردستان لێمانەکردن و بە پشتیوانی خواتر ئێمە شاندنەوەی فرۆشن و لێرە جۆرەکانی ماسی بزە و سلڤەر و زەراعە و سوورە ماسی و چەندین جۆری تر با کێش و قەبارەی جیاجیا هەیە. دوای ڕاوکردنیان ڕەوانەی بازاڕەکان دەکرێن. زۆر جاریش هەر لە نزیک دەریاچەکە ڕاوچەکان بە فرۆشتنی ماسیەکان دەستی ماندویان دەخەنە سەرسکی تێرێن. ڕێژەی ماسیەکەی زۆر کەمی کردووە لەبەر ئەو ڕاوچەکە زۆرە و زۆری لێگیرێت. ئەگەر حکومەت هاوکاری خەڵکە دووسێ نەقماسی تێکە بۆ مدەی 2 ساڵێک لەوچە باش بێت تۆزێ باش بێت. اینجا بەخۆ ڕێژەکەش ئەو نەکەمە عیشە دەرناکە ئەگەر یەکێ مەعاشێکی نەبێ یا ئیشێکی تر نەکەوە دەمیوە ناژێن. شتێک کە ڕاوچەکان داوای دەکەن کەمکردنەوەی وادەی قەدەغەکردنی ڕاوەماسیە و دەشڵێن دەریاچەکە گرفتی کەمی پەنجەماسی هەیە. ئەمانە و چەند گرفتێکی تر ساڵانە یەخەیان پێدەگرێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.